کۆمەڵێکی بابەتێکی تریش هەیە ئەوانش زۆریان لە بواری جێبەجێکردنن. یەکێک لەوانە مەسەلەی یەخستنی هێزەکانی پێشمەرگەیە کە ئێستا بابەتی ئینفۆگرافیکی ئایندەی هێزەکانی پێشمەرگەی پێڵێن کە چۆنیەتی ڕێخستنەوەی هێزەکانی هەفتا و هەشتا و وەزارەتی پێشمەرگە لە ژێر فەرماندەیی وەزارەتی پێشمەرگە کە ئەو پرۆژەیەش ماوەی 2 مانگە ئێمە لە گفتوگۆ داین لە نێوانی وەزارەت و فەرماندەیی هەفتا و هەشتا بۆ گەیشتن بە میکانزمێکی گونجاو بۆ چۆنیەتی یەخستنی ئەو هێزانە لە ژێر فەرماندەیی وەزارەتی پێشمەرگەی کوردستانە. دیارە ئومێدێکی گەورەمان هەیە کە لە ساڵی لە کابینەی نوێ کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە بتوانین ئەو 35 خاڵە بە تێکڕای لەو ماوەیەدا جێبەجێ بکەین. وەکو خۆتانیش باستان کرد ئێمە لە سەرەتای دەستپێکردنی ڕیفۆرم و یعنی بڵێن گەیشتینە ئەو قەناعەتەی هەم وەکو وەزارەتی پێشمەرگە هەم لەگەڵ ڕاوێژکارانی ئەو سێ وڵاتە کە ئەم 35 خاڵە یان ڕیفۆرمی ڕیشەیی لە ناو وەزارەتی پێشمەرگە و یەخستنی هێزەکان پێویستی بە مەودایەکی زەمەنی نێوان 2 تا 5 ساڵدا هەیە.